بەهۆی ڕاکێشانی ئاو بۆ ناحیە قەسرێ بەشێک لە جۆتیارانی ناوچەکە زیانیان بەرکەوتووە و ڕایدەگەێنن. بەهۆی ئەوەی ئاوی زەویەکانیان بۆ ناحیەکە ڕاکێشراوە، مەترسی وشکبوونی سەرچاوە ئاویەکانیان دەکرێت و بەو هۆیەوە چاوەڕوان دەکرێت زەویەکانیان لە بەراوەوە ببێت بەدێم. ئەمن یەکێکم لەو کەسانەی کە زەوی کشت و کاڵیم دێمەکار بووە، ینی ئەگەر دێمەکاریش نەبووبی ئاوێکی زۆر کەمە بەشی ئەوە ناکە کام زەویەکەم کەمە کشت و کاڵ یان باخچەیەکی باش. هۆکارەکەشی کەم تەرخەمی حکوومەت و لایەنی پەیوەنددارەکە نەیتوانی ئاوێکی خواردنەوەی باش بۆ ناحیە قەسرێدا بینکە پشت بەو ئاوانە دەبەستی کە پێشتر بە مەبەستی کشت و کاڵکردن بەکاردەهات. ئێستاش هەم پەچی کشت و کاڵکردنی خستیە هەم نەیتوانیوە کێشەی کەم ئاوی لە ناحیە قەسری چارەسەر بکات. منتیقەی قەسرێ بگرێ لە ڕێژ دوورێ هەتا زینی بانەمشێ هەتا چتە وەرزێ هەتا چتە بەری مامەڕوتی ڕووبەری گەلک زۆرە. بەڵام بەداخەوە ئاوی ئێستا دەشتێ ماوان ئەردەکی زۆری لێیە تەوزیع ئاکرایە خەڵک لۆ خۆ بکاتە خانی لەبە مەسەلەی بێ ئاویە ناکرێتە خانی. ئەو تەقریبەی باە ماڵانیش ناکە ئەدی باخچە و باغ و باغات و ئەوە جێکی زۆر زۆر بێ ئاوە هیوادارن حکومەت حولە چێنلۆ بدە ئاوە چێنلۆ دابین بکە. ئەوەی کشت و کاڵە ئەلانەکە لەبەر ئاوێ ئەستە ماڵان ناکری. ئەوەی سعی زەویەکان ئەنی زەرمەندن، یعنی بەڕاستی غدریانە لێ ئەکری، بەڵام لەبەرەمە چارە نییە دەبێت ئاوەکەن لۆمە بێ. داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئەگەر چارەسەرێکی بکا و الحەمدوللا برزە زۆرە و پارە زۆرە و تواناشەیە و داوایان ئەەکەین زۆر مەمنونیشانە بین لەسەریشان پەرزە. باو دەبێت کوڕی بەخیوکە، ئێمەش کوڕی حکوومەتین و کوڕی ملەتی ئەو حکوومەتین. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی قەسرێ دەڵێ بۆ چارەسەرکردنی گرفتی ئاو لە ناحیەکە پێویستمان بە پرۆژەیەکی گەورە هەیە و لە بەرنامەی کارماندایە. شوێنەکان ناو حوزی قەسرێ یەک گەڕەکە گەڕەشی برایەتی پێڵێن و گوندەکانیش دەوروبەری سۆرەبان و بەردەڕەشان و گەڕەشی گوڵان. ئەو سێ چار شوێنانە کە بەتانکەر ئاویان لۆچێت. پرۆژێ گەورە هەیە لە بەرنامەدا حکوومەت پلانی خۆی هەیە و جێبەجێ شەکری شاڵ. ناحیە قەسرێ 1250 ماڵ لەخۆ دەگرێت و لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای چۆمانە. هەڵکەوتەی جوگرافیەکەی بووەتە هۆی ڕەخساندنی چەندین کانی و ڕووبار لە دەبەرەکە، بەڵام بەهۆی بێپلانی حکوومەت بەشێک لە دانیشتوانی سنوورەکە بێ ئاون. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قەسرێ.